بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بەبوونەی هاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆزبایەکی گەرم ئاراستەی یەکەی مسلمانانی دنیا دەکەم و بە تایبەتی مسلمانانی کوردستان و داواکارم لە خوای پەروەردیگار ئەو مانگە بکاتە مانگی خێر و بەرەکەت و ڕەحمەت و هەروەها وڵات و نیشتیمان و کوردستانمان ئاوەدان و پارێزراو بێت لە هەموو ناخۆشیەک. بەڕێزان و خۆشەویستان، خۆم بە بەختەوەر و بە شادومان دەبینمەوە لەو ئەڵقەیەش لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لەگەڵ دوو میوانی زۆر بەڕێز و عەزیز، بەڕێز جەنابی دکتۆر محەممەد فەقێ مراد و هەروەها بەڕێز جەنابی دکتۆر بەدر قادر سورچی بە خێراتنێکی گەرمیان دەکەم و دەڵێم ئەسەلام عەلەیکوم و ڕەحمەت الله. بەڕێزان و خۆشەویستان، لەو تەوەرە و بابەت و باسەماندا تێکەڵچێشی لایەنە ئیمانی و ڕوحیەکان بەلایەنی تەندروستی و توبی و جەستەیی و لاشەییمان دەدەین. دەپرسین ئایا بە چ شێوازێک ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ پاشێوکردن و هەروەها بۆ فتارکردنەوە و لە ڕوانگەی شەریعەتی پیرۆزی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن تاکەتاکەی مسلمانان و ڕۆژوەوانانی ئاگادار کردوتەوە لەوەی کەوە ڕۆژوەکەمان تەنها بۆ خوای پەروەردیگار بێت، نیەتەکانمان بە چ شێوازێک بێت و لە دوجار باز لەوە دەکەین ئایا نوێژەکان، تەراویحەکان و دڵ و دەرونی خۆمان و لەگەڵ کۆمەڵگەی کوردەواری چۆن پەڕێکی سپی بکەینەوە و لە دوجاریش باز لەوە دەکەین ئایا ئەو خواردنە تەندروستیانە چین کە پێویستە کەسی ڕۆژوەوانی مسلمان بیخوات بۆ ئەوەی کەوا لەشێکی تەندروست و لەو سەریشکەوە ڕەمەزان کۆتایی پێدێت بە کۆمەڵێک هەگبەی باشی و بە جوعبەی پڕ لە خێر و بەرەکەتی ئیمانی و لە بەرامبەریشیدا بە لەشێکی تەندروست و ساغ و باش لی دەربچین. بۆیە من پرسیارەکانم ئاراستەی بەڕێزان دەکەم. سەرەتا لە جەنابی دکتۆر محەممەدەوە دەست پێ دەکەم. دەڵێم مانجی ڕەمەزان هات، ئایا چ پەیامێکت هەیە بۆ مسلمانان بە بۆنەی پیرۆزبایی و چۆن خۆشمانی بۆ ئامادە بکەین؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. پێشەکی زۆر سپاس ئێوەی ئاز و خۆشەویست دەکەم، زۆر سپاس ئەو کەناڵە خۆشەویستە دەکەم ئەو دەرفەتەی پێداین تاوکو هەندێک باسی دینی خوای پەروەردیگار بکەین. الحەمدولله. ئەمە لەبەر چێ دڵمان بە ڕەمەزان زۆر خۆشە. باش. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دڵی پێخۆش بوو کاتێک کە ڕەمەزان بەهات بایە موژدەی دەدا سەحابەکان، موژدەتان لێبی مانجی ڕەمەزان. لەبەر چی؟ بەڵێ، چکە ئۆفەرێکە لە ئۆفەرەکانی خوای پەروەردیگار. جوانە. ئێمەی مرۆڤ حەزمان لە ئۆفەرە. یعنی ئەگەر کابرایە بستە بازار شتی بکڕی، تەمەشا دەکە ئەگەر دوکانێک ئۆفەرێکی کردیتەوە لە ئۆفەرەکەی هەرزانیەکی تێدایە، باشە، ئەشیایەکی زیاتر بە پارەیەکی کەمتر یەکسەر دەستەوێن دەرێت کە ئەشیایەکەش کوالیەتی زۆر بەرز و بەڵێ باشە. مانجی ڕەمەزانیش ئۆفەرێکە لە ئۆفەرەکانی خوای پەروەردیگار لۆ ئێمە. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرمێ وتعرضوا لنافحات رحمة الله فإن لله نافحات من رحمته. الله. ئۆفەرە جوانە، ڕەحمەتە لە خوای پەروەردیگارەوە لۆ ئێمە. لێ دەبی ئێمە ئەو ئۆفەرانە ئەو دەرفەتەی بقۆزینەوە، هەڵ بقۆزینەوە. ئەوانە هەتاوەکو باشترین نەتیجەمان هەبی بە ئەجرێکی زۆر، بە ماندووبوونێکی زۆر کەم، نەوەکو تەنها ڕەمەزان. پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی وەی دەکات، دەفەرموێ هەر یەکێک ئەگەر لە پێناوی خوا لۆ خوا یەک ڕۆژ بە ڕۆژی بی، هەفتەیە ساڵ خوای پەروەردیگار لە ئاگری جەهەنەم دووری دەکاتەوە. هەفتا پاییز. بەڵێ، هەفتەیە ساڵ، هەفتا پاییز، 70 خەریفە. الله. یاخود لەلایەک کە دەفەرمێ کاتێک کە یەکێک ڕۆژی عەرەفە بە ڕۆژی بی، باشە، گوناحی بچووکەکانی یەک ساڵی لۆ ڕەش دەبێتەوە بە شەرتێک ئەگەر کابرا موحید بی. یاخود ئەگەر 9 دەی محەڕەم بە ڕۆژی بی، ئەوە ساڵێک پێشتر و ساڵێک پاشتر. هەموو ئەوانە یاخود ئەگەر حرفێک لە قورئان بخوێنیەوە 10 حەسەنەت لۆ دەنووسرێ. هەموو ئەوانە ئۆفەرن لە ئۆفەرەکانی خوای پەروەردیگار. پێغەمبەر صلی الله عليه وسلم هانمان دەدا. باشە، دەفەرمێ
جارێکی بەسەر مینبەر دەکەت سێ پایە بوو بەڵێ. لێک لە پایەکان فەرمووی ورغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ قبل أن يغفر له دوای ئەوەی کە ئامینی دەکرد بەڵێ ئامین ئامین لیان پرسی ئەی پێغەمبەری خوا باشە. ئەوەلو ئامین یەک لە باسەکان ئەگەر باسە بکەن زۆر درێژەی داتێ بەڵێ بەتاکید دەفەرمێ قڕ بەسەر خاک بەسەر ماڵوێران زەرەرمەند. ئەو کەسەی کە ڕەمەزانی لۆ هاتیە بەڵام وەی نەکرد ڕەمەزانەکە ببێتە مایی لێ خۆشببینی خی پەروەردگار ئەوە هەڕەشەش ئەوە بەڵێ. ئەو ئۆفەرەکەمان پێ دەڵێ هەڕەشەشمان دەکە لێ دەبی ئێمەی مسلمان باشە. دەبی هەڵبقۆزینەوە ئەو مانگەی چرکە بە چرکەی ئەو مانگەی ئیستغلال بکەین هەتەوە خی پەروەردگار لێمە ڕازی بین. بەڵێ دێمە لای جەنابەت لە بۆ پرسیارەکانی جەنابی دکتۆر سوپاس دەکەم بەڕێز جەنابی دکتۆر بەدر پیرۆزبایی جەنابەت بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزان و ئامانجی ڕەمەزان لە ڕووی توبی و تەندروستیەوە چییە؟ ئەتا بەناوی خی گەورە پیرۆزبایی لە خۆم و لە سەردە مسلمانە دەکەم وەکو جەنابی تۆ فەرمی بەڕاستی مانگەکی ئۆفەرە ئۆفەر لە لایانی ڕۆحی چکە ڕەمەزان دوو پەیامی پێەیە پەیامە ڕۆحیەکەیە کە ئێمە ئەبین بە جۆرە مرۆڤێکی تر وەکو جەنابی دکتۆر ئیشارەت پێدا و ئۆفەری دووەمی شەوەیە کە ئێمە لە ڕووی تەندروستیەوە دەبێت سوود لە ڕەمەزان ببینین کە ڕەمەزان دێ پەیامێکی ئیلاهیە لۆ پاکردنەوەی جەستەی ئێمە لە چی؟ لە کەلەکەبووی مادەکانی کە لە ماوەی 11 مانجی ڕابردوو لە زیادە خواردنی شەکری و چەوری و پرۆتینات و ئەو کێشەی کە تووشمان بووە لە چێش زیادکردن و لە بوونی بابلن چەوری و پێکاتەکان لە ناو جەستە و خوێنمان کەواتە ڕەمەزان هاتووە لە دەرگای ماڵەکانمان ئادا ئەڵێ فەرموو ئەوە دیارەکی ئیلاهیە ئەوە بۆ ئێوە هاتووە فەرمون ئێوە سوودی لێ بین کە دێ ئێمە لە پێشوازەکەی کە ڕادەوەستین دەبێ ئێمە کەنجێ نەتیجەی ئەوە دەزانوەک جەنای مامۆستا فەرمووی دکتۆر فەرمووی کە دەڵێ ئێمە لە کۆتاییەکەی ئەزانی کە خی گەور لێ وەرگرتینە منیش دەڵێم ئەگەر پێش ڕەمەزان کەسەکە هات و چێشی خۆی کرد پشکینێکی خۆی کرد دوای ڕەمەزان لە ڕۆژی جێژن یان دوای جێژن با بڵێن چۆ جێژن خۆشیە بەڵام دوای جێژیش ئەگەر چوو سەردانی تاقیگەکەی کردو هەندێک لەو کێشانی کە لە چاوری و لە شەکرە و لە گلایکۆجین هەیبوو لەو جەستەی کە وەزنەکەی مەسەلەن 9 کیلۆیە 80 کیلۆیە جەستەی دابەزی بوو پشکینەکانی خاوێن بوو هەست دەکات لەشی سووک بووە ئەو کات ئەو ڕەمەزانە بە فعلی وەکو ئەو ئامانجە سەرچیەیە کە لۆی هاتیە بەڵام بە پێچەوانەوە ئەگە سەیریکەی دەبینی ئێمە کاتێک کە مانجی ڕەمەزان دێ کەسێک ئەگەر لە مانجی پێش ڕەمەزان ملیۆنێک دینار سەرف بکە دەبینی لە مانجی ڕەمەزان 2 میلیۆن سەرف دەکە بەڵام ئەگەر لە پەیامە ئیلاهیەکەی تەمەشاکەین جەمێک خواردنمان لێ گیرایە تاوەکو ئێمە پارەی ئەو جەمە بیبەخشین بە هەژاران تاوەکو لەگەڵ ئێمە بیخۆن کەواتە ئێمە لە باتی ئەوەی کە نیوەی ئەو پارە سەرفکەین بەڵکو دوو هێندێ سەرف دەکەین لەبەرچی لەبەر ئەوەی لە ئامانج و تێگەیشتنی هاتنی مانجی ڕەمەزان لۆ تەندروستی ئێمە تێی نەگەیشتین زۆر باش دەست خۆش بی جەنابی دکتۆر دێمە لای بەڕێز دکتۆر محەممەد باز لەوە دەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر ئێوە مانگتان دیت ئەو دوعایە بکەن اللهم أهله علينا بالأمن والإيمان والسلم والإسلام ربي وربك الله يعني تيمان بيدرد يعني لبرتي إما هاد لقر بينيني مانك دعاء أمن وأمان وسلم وسلامة دكين والرجوان تسودك لو دعاء دكات بەڵێ پێشی بێمە سەروەیە شتێک حەزمنێ و باسکەم بەڵێ تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا جارێکی خەونێکی دیت بەڵێ لە خەونی دابوو دوو کەس لە عەشیرەتی قوضاعە ببوونە موسڵمان باشە یەکێکیان پاش فترەیەک شەهید بوو ئەوی تر پاش ساڵێک بە مردنی خۆی مردبوو لە خەونی دیتی ئەوە تەڵحە لەبەر دەرگای بەهەشتیەوە تەماشای بەهەشت دەکات لە دووڕە دەبینی ئەوەی کە ساڵێک پاشتر مردیە ئەو زووتر چوە بەهەشتی سبحان الله ئەویش تعجوی پێات هات بە پێغەمبەری فەرموون ئەی پێغەمبەری خوا من ئەو شۆ خەونە چوام دیتیە ئێمە دەزانین ئەخر شەهیدی دەرەزەی شەهیدی و هەراوریا ئەو هەموو وەنیە جوانە ێ باشە لۆ ئەوە زووتر چوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەدی لە پاش ئەوەی کە ئەو شەهید کرا مانجێک ڕەمەزان بە ڕۆژی نەبوو ئەدی 6,000 یان زیاتر
ڕکعات نوێژی نەکرد ئەدیوای نەکرد ئەدیوای نەکرد لە بەرەو شتانە لێ ئێستا ئەمە عمرمان گەیشتە ئەو عمرەی ئەگەر ئەو ڕەمەزانی بتوانین ئیستیغلال بکەین چوونە بەهەشتمان سەریع دەبی زۆر لێ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکە خوای پەروەردگار دەفەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون لو ئەو شتانە چێ دەوێت پێشبڕچێ بکە بابێتە پێش ئەوانەی کە دەنێ پێشبڕچێ بکەن بابێنە پێش لێ ئەگەر ئەمن دەمێ پێشبڕچێ بکەم لۆ ڕەزامەندی خوای بگەورە لۆ بەهەشت فرسەتێکی زۆر عەجیب لە بەردەستماندا کەون يعني مخلوقاتی خوا هەمووی منافەسەی دەکەن یان با بڵێم هەمووی لەسەر خەت و معیارەکی دەڕۆن کە لا نادەن لە ڕێنمایەکان و لە بڕیار و لە ئەمری خۆی پەروەردیگار ینی ئێمە لە مانجی ڕەمەزان دەکرێت ئەوە بپرسین ینی ئێمەش ئەگەر پابند بین بە شریعەتی خۆی پەروەردیگار وەکو ئەو مانگ و ڕۆژ و ئەستێرە و کەهکەشانەی کەوا هەیە ببینە یەکێک لە مەخلوقات و دروستکراوەکانی خوا کەلامان نەداوە لە ئەمری خوا بەڵێ هەمان شتە یعنی کە ئەمە بەس بە شەر لا دەدا این سوود جن لەگەر جنی هەر ئەو دووە چونکە لە هەندێک شتی مخەیەرن زۆر لایەندێت تەمەشای شەجر و دوا بوو هەموو ئەو شتانە یسەبیحونە الله يسبحون بالليل والنهار شو روش تسبيحاتي دكن شو روش شكر خاي پروردگار دكن نروك بيغمبر صلى الله عليه وسلم باسي ملائكة كان دكا أطت السماء وحق لا أن تأط يعني أو اندبر بوا كم ما اللي برجيو بك لو تبيا زي بلي زي يك سانتيمي نمايا لبر سوزدو ركوع ملائكة كان بس إما واستر بيستكين أو ما قش هاتيا هتاوكو خواي پروردگار أوفرت شلو يمران كردي بي بيغمر صلى الله عليه وسلم كو ما قبهد با يا ربي خواي أهله علينا باليمن والإيمان والسلامة خواي بخوشي بشادي بسلامت بمباركي بدل خوشي لومتنا هروها لومي بردوان بك ربي وربك الله أخوي ليه بيغمبر صلى الله عليه وسلم دفرميه أتاكم شهر رمضان الله مجدتان ليبي مانج رمضان أوهات شهر مبارك شهر مبارك أو تفتح مانج فيه رمضان أبواب السماء بلي دەرگەکانی بەهەشت هەموو دەکرێنەوە دەرگەکانی ئاسمان هەموو دەکرێنەوە چونکە هەموو قەپاتە لەو مانگی هەموو دەرگەکان دەکرێنەوە دەرگای بەهەشت دەکرێتەوە یعنی چی یعنی کەهەشت دەرگایە بەڵێ سەهلەیەکە دەرگای دۆزەخ هەموو دادەخرێ شەیطانە جنەکان هەموو دەبەسترێنەوە لێ شەیطانە ئینسەکان شێت و هەر دەبن سبحان الله چکە برادریان نامێنێ يعني دەیانەوێت تعویزی بکەنەوە سبحان الله بەس خوای پەروەردگار ڕێیان نادا لێ تەمەشا بکە ئەوەی کە ئەو عیبادەتەی کە لە مانگەکان پێت ناکرێ لە مانجی ڕەمەزان زۆر سالە چکە شەیطانە جنەکان هەموو بەستراینەوە لەما لە مانگەکانی تکە لە یازدەمانکان تکە زۆر زەحمەت بە ڕۆژی دەبی یعنی ئەگەر بە ڕۆژی بی قیسك زحمته بتوي خيرش بكي زحمته بتوي نويجش بكي زحمته بلام لما نجي رمضان تمشدك زور ساناي بروجي بون زور بالسهلي دز لبرك درادك وخيري خير هذاك شو نيجا كان زور باعتيادي ديكي قران خوينا كان ضل ذكرته له قراني با او ما قال لك شي سخو ما خوا پاداش دات يا ربي جنابي دكتور بدر جنابت باسي وذكر امان زي رمضان رخصنوي لا شيء انسان ومروفكانا وجسقليداني ئەو هەموو زەرەر و زیانەیە کەوا لە لاشەی مرۆڤەکان هەیە ئەمن دەپرسم ئایا لە پارشێو چ خۆراکێک هەیە کەوا تەندروست بێت ڕۆژەوان بیخوات و لە بەرامبەریشدا لە کاتی فتارکردنەوە و بەربانگ چ خواردنێکی تەندروست هەیە کەوا ڕۆژەوانان فتاری پێ بکەنەوە طبعا ئەمە دەبی یەکەم جار پۆلێنی کەسەکان بکەین قوتابیبان هەیە کە دەوامی هەیە ئێستا لە ناو زانکۆ لە ئامادەیەکان کرێکارمان هەیە ئیشی ڕۆژان دەکات هەموو کرێکارێک ئەمە کە دەڵێن کرێکار یعنی ئەوەی کە ئیشی قورس دەکات فەرمانبەر و با بڵێن دکتۆرمان هەیە کەسی ماڵەوەمان هەیە بەپێی یعنی ئەگەر تەمەشاکەین بەپێی پێویستی ئینسانەکان دەبێت بگۆڕێ قوتابیەکان نابێت پاشێو نەخۆن نەخۆن لەبەرەوەی چکە کە دێتە زانکۆ کە دەستە قوتابخانە ناتوانانی تێناگا هێزی نییە مێشتی وەرناگری کەواتە یەکەمشت دەبێ ئمە پاشێو بخۆین لەبەر پێغەمبەریش بۆکو دەفەرمێ دەڵێ بەرەکەتەوە سحور بەرەکەتە بەرەکەتەکە لە چێ بەرەکەتەکە لە سەحەتە لەبەرچی بەڕاستی ئەگەر ئینسان خەرک پاشێو نەخوا کە دەگاتە بەربانگ زۆر برسیتی
دووش لەوانەیە تووشی با بڵێن شەکەی دابەزێ لەوانەیە زەختی دابەزێ لەوانەیە کەسەکە تووشی دیهایدرێشن دەستەی وشک بێ ئەوە بۆیە پاشێ و گرینگە بەڵام چی بخۆین ئەگەر با بڵێن کەسێکی ئاسایی وەگرین ئینسان هەندێک خواردن هەیە لە پاشێ زۆر باشە هەم تەندروستە هەم زیانی نییە هەم بەهێزە ماست زۆر باشە ماست لەبەر ئەوەی هەم پرۆبایۆتیکە هەم کالیسیۆمە هەم با بڵێن شتێکی با بڵێن سووک و سادەی لەسەر گەدەی ینی تەنها ماست یاخود ماست و ئەو ماست باش پەنیر پەنیر و قەیماق بۆ پاشێ و باش نییە چکە زۆر جا تووشی درێکزە دەبین خاص ئەو کەسانی کە دەنوونەوە ماست لە هەمووی باشترە ماست باشتری لەبەر چکە بەڕاستی گوتم ئەمە هاتیە چەوری کە بکەینەوە کە ئێمە پەنیر و قەیماغمان خوارد چمان نەکرد کەواتە ماستەکە زۆر باشە بە تایبەتی ماستی مانگا کە سووکە بۆ کەسانی بەتەمەن و کەسانی احتیاجی دوو هەم گوێز زۆر باشە هەم بەهێزە هەم چەوریەکەی بەسوودا هەم تەندروستە لەبەر ئەوەی چەوری گوێز هەمومان دەزانین چەوری گوێز فایتۆستیرۆڵە کە فایتۆستیرۆل دائیمەن دژی کۆلیسترۆلە یعنی کەواتە گوێز زیانمان پێ ناگەنی بەڵکو سوودمان پێ دەگەنی و زەشمان پێ دەکات خاڵی سێم تەحین ڕاشی ئەو من هەمجار ئێرە باشترین خواردنی پاشێ و خواردنی سفرەی بەیانیان تەحینە تین و ناکات نەخێر تێنی ناکات وەکو پێویست ناخۆ چەندی دەخوا باش کەواتە لێرە زۆر گرینگە چۆ ئاویش خۆ لەگەڵ دەخوا تەحین زۆر باشە هێلکە بۆ منداڵ یا عفوا بابن جاحێر یاخود ئەوەی ئیشی قورس هێلکە زۆر باشە لۆ چۆ بەلایانی کەم هێلکە تانی وەڕۆ لەوانەیە دەمینێت لە دەستە هێلکەی کوڵاو یاخود لە ڕوون هێلکەی سۆرکراوە باش نیە دەتوانانی بیخوا بەڵام ئەمە باسی باشەکە دەکەین بەڵام ئەگە قەبز بوو بە کوڵاوی نەیخوا ئەوە کێشەیە کەواتە چی دیت مامای هەنجوینمان مایە ئەگەر هەنجوین هەبی زۆر باشە ئەگەر نەشبی کێشە نیە ئەوە کۆمەڵێک لەو خواردانە باز لە پاشێ دەکەوە نان ئەدی نانچی بخوا طبعا نان زۆرە نانی فڕنی هەیە سەبوون هەیە کێشەی ما ئەوڕۆ لەگەڵ نان چییە زۆر کەس ئەلە نان ژەهرە نان مەخۆن نان ئاجا نەخێت کێشەی مە لەگەڵ نان نییە کێشەی مە لەگەڵ نەوعیتی نانەکەیە نان ئەگەر بە گەرمی خۆمان و بە گەرم و جۆیان بە کەپەک بە توێکڵەکەی خۆی دروست بکرێ هیچ کێشەیش تەندروستی نییە ئینسان ئەگەر پێویستی پێیە بانانێک بخوا پێویستی پێێنێ بانی نان بخوا پێویستی بە ڕوبعێک بخوا هیچ پێویستی بە ئەو شتانە بخوا کەواتە لێرە چمان دەبینێتەوە ئاومان دەبینێ یا سەوزەیان میوە ئەگەر قەڵەوە چەوری زۆرە بە هەندێک سەوزە چ زەڵاتە بوو سەوزەی هەندێک سەوزە بەسەر مەبەستم خیارە مەبەستم تەماتەیە مەبەستم زەیتونە ئەوانە با بخۆلەوە لەبەر پێویستی بە ڤیتامیناتە لە ئەو ڕۆژە دوور درێژەی ئەگەر کاهوش لەو سنفەیە خاس و کاهو لەو چەوەنددار حەبووی لەو سنفەیە زەڵاتە بۆ ئەوانە چەوریان زۆرە کێشیان زۆرە تاوەکو نەقسی هیچ نەقسێک لە ڤیتامینات و لە پێکاتەکانی کە توخمەکانە دروست نەبی لەو لاوە ئەدی ئەگەر جەستەی لاوازە با میوە بخوا میوە ئەو میوەی کە ئێستا هەیە مۆزمان هەیە سێومان هەیە جێزەرمان هەیە پرتەقاڵمان هەیە مەسەن ئەوانە هەمان هەموو هەیە بەس هەنارنە هەناچکە لەوە شەوانە هەنا دائیمە لەو شەوان باشتە کەواتە دەتوانی میوە بخوا بەڵام ئاوی لەبیر نەچی لۆ ئاو پێویستمان پێ بڵێ ئاو پێویستە ئەوە بۆ پیاوە ئادی بۆ ئافرەت ینی ئەرقی هەیە مەثلەن کە دەڵێم ئافرەت مەبەستم ئەوەیە حالەتی وا هەبوو مەسەلەن ئافرەت لە حالەتێکدا بووە لە حالەتی مەسەلەن حەملدا بووە یان لە حالەتی نەخۆشیدا بووە یان جەستەیان ئایا جیاوازی دەکات پیاو لەگەر ئافرەت بەخۆی معلوم جەنابی دکتۆریش هەندێک نەخۆشەیە شەرع ڕێ پێدا کە پێ نەبی ئافرەتی دووجانی زاروێ شەرع ڕێ پێدا بە پێ نەبی ئەگەر بێهێز و بێتاقەت و کاریگەری لەسەر کۆرپەکەی هەبی بەڵام ئەگەر توانای هەبی و کاریگەری لە سەنەبی با خواردنەکانی باشکە لۆ چکە لەبەری خۆی تەنها نییە کەسێکی لە ژوورەوە خواردنی پێویستە ئەو لە خۆی زیاتر پێویستی بخوارد چکەلۆ بە دەقائق گەشەی زیاد دەکە بە دەقائق پێویستی بە کالیسیۆم مەگنیسیۆم پرۆتین و کاربۆیدرات وها کەواتە ئەگەر دووجیانە و دەیوێ بە ڕۆژی بی و لەبەرەوەی ئەلحەمدولە سوپاس بۆخوا ئەو ساڵیش تێنی بوون کەم بووە ڕۆژەکەش کورت بووە لەوانێ زۆر هۆکار هەبی و بتوانانی ئافرەتە دووجیانیان کەسێکی بەتەمەنە نەخۆشیان ئەو تێتوانی بیگری زۆر باشە لێرە دائیمەن تاکید لەسەر خاڵی خواردنی بەهێز و بێچێشە وەکو باسم کرد مەسەن تەحینە جویزە ئەوانە زۆر باشە ئەو سێ زۆر پێکاتەش چاکە بخوا ئەگەر دەتوانی مەسەرە زۆر ئەوەیە لە ئێوارە دوای تەراویحیش مەحاولە بکە هەندێک پرسیاری فتارت بەتەنها ئەو فتار نا مەقسەد ئەگەر ئەوەی کە دووجیانە یان ئەوەیە لە کە پێش ئەوی بنووی هەندێک سەرەزاتی کاڵ بخوا
هەر لە بۆ سبەینەکەی قیمەتی هێچکەلۆ وزەی پێدەبەخشی لۆ وەکوچی وەکو فستقباوی فستقباوی بندق بەڵام کاڵبی نەبرژاوبی ئەوکەواتە لێرە ئەو کەسە دەتوانی زیاتر بخوا مەسە بۆن مەکاڵ دەستیدان ئامادەکە سەبرشت بخوا تۆزە بیخواتن و بەڵام وەکو باسم کرد بۆ ئەو ئافرەتانە بەیز ناوک باسەوزە نەخۆن بامیوەکە بخۆن لۆ نانەکەش بخۆن لەبەر نان پێویستە لەو کاتە بەس یەک شتی کرێکار نەبیست و کرێکار دەتوانی شی بخوا دەتوانی برنج و مەرەگەچی مابی خۆم دۆڵمەی دەخۆم دۆڵمەنە لە پارشی ودا دەڵێگەر ئەوانە نەخۆم برسی دەبم بۆ کرێکارێک کە ماندووە ئیشی قورسا دەتوانی برنج و گۆشتەکەی بخوا لەگەڵ مەرەگەیەکی تیژ نەبی لەبەر ئەوەی چوو نەوەکو تێنی بکە ئەگەر نا بۆ کرێکارێک ئەگەر شیوی ئێوارە پاشی خواردی بە تایبەتی برنج لەگە گۆشتێک بخوا لەبەر دەی سوتێنی ئەو کەسە قەنەعەت من ناگاتە ئێوارە هەمووی سوستاندیە لەبەرەوەی کرێکار و ئیش دەکات بەڵێ خوا پاداش داتەوە جەنابی دکتۆر بۆ زانیارەکانت جەنابی دکتۆر با پرسیاری تەندروستیش لە جەنابەت بکەم خوا پاداش دەداتە یا ڕەبی یعنی پرسیارەکەم ئەوەیە هەم لە ڕووی شەرعەوە و هەم لە ڕووی تەندروستیەوە ئەگەر نەخۆشێک دکتۆرێکی پسپۆڕی نوێشکەری مسلمان پێی فەرموو نابی بە ڕۆژی بی یعنی ئایا ئەو شێوازە چۆنە و حکمە شەرعیەکەشی بەت شێوازێکە طبعا بەڕۆژی بن ئەوە فەرزە لەسەر مسلمانێک و عاقل بی و کامل بی و بالغ بی و ئەو شتانە وایە ئەوە یەک إلا أوانيك فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر بلى باش مريضا باش مريض شيء أو مريض كابرا نخوش بي أجد دكتوري شهرك تازم بخوش باسكرت يعني ريزم هي لهم دكتورة كان بلام قصيه مو دكتورة كان ناخوة ما مستعي أنيش ناتواني فتوى يبدأ نخير ما مستعي أي ناتواني فتوى يبدأ أتو بروجي ما بقى أتو بروجي با نه بۆ نەخۆش بڵێ چونکە نەخۆشەکە و زۆری نەخۆشەکە حتا مەسەرن زۆر جار نەخۆش دێتەکنە من پێم دەڵێ یان تەلەفۆن نۆ دەکە دکتۆرم فلان شتم ئەم بە ڕۆژی بمیاننا دەرم ئەمن ناتوانم فتووا لێ بدەم دەبی فتوای لە ئەهلی اختصاصی خۆت بی دەبی کابرایەکی اختصاصی نەخۆشیەکان بی مەسەرن ئی ئافرەتان بی اختصاصی دکتۆری ئافرەتان بی بەڵام شەرتێکم هەیە ئەمن دەبی بەخۆی بە ڕۆژوو بی و نوێش خوێن بی دکتۆرەکە بەڵێ دکتۆرەکە ئەوە قسەی لێوەردەگیرێ ئەوە فتوای لێوەردەگیرێ ئەگەر ئەو بڵێ بە ڕۆژی مەبە نابی بە ڕۆژی بی زەرەر بە جەستەت یاخود ئەگەر دووجیان بوو بە منداڵەکە دەگەینی یاخود ئەگەر بە تەنێ پیاو بوویان ژم بوو ئەوەی نەبوو حەمل و شتان نەبوو زەرەر بە تو دەگەینی بە جەستەت دەگەینی نابی بە ڕۆژی بی کاتە نابی بە ڕۆژی بی ئەوە فتوای هەیە و تەواو ئیدی بڵ هیچ نەخۆشی یان با بڵێم ئەو نەخۆشە باوانە چین یان کامانن کەوە لە ڕووی تەندروستی و طبی زۆرترین ئەو کەسانن کە ناتوانن بە ڕۆژی بن هەندێک نەخۆشی کلیەی هەیە ئەوە دکتۆر منعی کردیە کە دەبێ ئاوی زۆر بخواتەوە یان نابی ئاوی هەندێک کابرا هەندێک بەردی هەیە ئەوە نا بەڵام دکتۆرەکە بڕێردە هەروەکو گوتم ئەمەش ناتوانین بڕێر بدەین بەس هەندێک نەخۆشی کلیە هەندێک نەخۆشی دڵی هەیە هەندێک نەخۆشی علاقەی بە سوکەری هەیە هەندێک کەسەی ئینسۆلین لێ دەدا لەسەر سوکەری یعنی خاستن بە تایبەتی ئەوەی کە تایپۆن بەشی یەکەم ئەوەی کە ئینسۆلین لێ بدەن دەرزی ئینسۆلین ئەو بەیت نەوەچی نای بە ڕۆژی بی چونکە ئەوە بە حیساب و بە کتاب دەبی سعات ئەوەندە نانی بخوان ئەوەندە چوکلێتە ئەوە ناکرێ بە ڕۆژی بی هەندێک نەخۆشی هەیە هەر ئەهلی اختصاص ئەوان دەزانن زیاتر یان ئەگەر ئافرەتێک دووجیان بێ بە ڕۆژبوونەکەی تەسیل لە منداڵەکەی بکە ئەوە قەید ناکە ئەو ئێستا بە ڕۆژمە بدوایە فعیدەت من ئەیام ئوخر جوانە لە ڕووی شەرعەوەش ڕێی پێدراوە ئەگەر دکتۆرێکی نوێش خوێنی مسلمان بەڕیارت لێ بدا کە ئەتوو نابی بە ڕۆژی بی یاخود هەر نابی بە ڕۆژی و بی ئەگەر کەسەکە بە ڕۆژی بوو لە ڕووی شەرعەوە گونەحبار دەبی کە گوتیان نابی بە ڕۆژی بی زەرەر لۆ جەستەت هەیە خود زەرەر لۆ منداڵەکەتی ناکرێ بە ڕۆژی بیەوە بۆ گونەحبار دەبی ئەوە نەزانی وەڵام عینادی بکەم وەڵام بە ڕۆژی دەبم وأن تصوم هو خير لك أو لو تونية قصية جوانا أو لو اشتتكه بله خواف هداش داتو زنابي دكتور دي مولاي زنابي دكتور بدر لسر پارشیوەکە هیچ قسەیەکت مابوو یان لە دوای تەراویح کە باسیەوەت کرد لە دوجار هەندێک چەرەست ئەگەر کەسێک پێویستە بۆ بەڵێ بەڵێ ئەگەر هیچ قسەی دیکە لەسەر پارشە و نمایە بەس ئەگەر بینە سەر بەربانگ دێنە سەر بەربانگ و فتارکردنەوە ئایا خواردنی
تەندروست چ خواردنێک کە ئێمە بۆ کاتی سفرەکان دابنێن و بەربان گفتاری پێ بکەینەوە؟ خۆی یەکەم شت هەمومان دەزانین ئەوە خورما کە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بە فعلیش تەندروستیان زۆر تێشی چاکە لەبەرەوەی کۆمەڵێک ڤیتامینات و گلوکۆز و ڕاستەوخۆ کۆمەڵێک فایبەری تێدا ئەو کەسە کە دەخوا بەڵێ بە دڵنیایی و خورما یەکێکە لەو خواردنە سووک و زوو کاریگەری دەلۆ چکە لەبەر ئەمە دەستەمان برسیە برسی مەبەستم لە چاوری نییە دەستەمان پێویستی بە ڤیتامینە پێویستی بە ڕیشاڵە پێویستی بە گلوکۆزی ڕاستەوخۆ بۆ مێشکمان بچی لەبەری خواردنی مێشکمان ڕاوەستایە لێ ماندین عێراقمان هەیە سترێسمان هەیە دوجا تووڕە دەبین لێ دەرێت تۆرمە بەل لە ڕەبەزان لەبەر لەوانێ خواردن ماوکو پێویست نییە کەواتە یەکە خورمایەکە زۆر میمە دنکێک دوو دن سێژ دەکات بەڵێ دوو ئاوەکە لە کەمە گرینگە بەڕاستی زۆر پێویستمان بە ئاوە لەگەڵ خورمایەکە لەبەرچی ئێمە بەلایانی کەم لە گلازێک دوو سێ چار گلاس بخۆین زۆر باشە ئاوی طبیعی ئاوی لەو ئاوی کە لە ژوورەوە بەو دەرەجە حرارەژەوە پێدەن ئاوی ڕوم تێ پێچن ئاوی ژوورەوە زۆر گرینگە لەبەر ئاوی سات کێشە بۆ ددان و گەدە دروستەکە لەبەر دەرەجە حرارە ئاوی سات لە کاتێک باشە کە ئینسان تای لێیە کە تایلیان تووڕێ یا سترێسە زۆر باشە سارد دەبتەوە بەڵام لە حالت طبیعی ئینسان ئاوەچی طبیعی بخوا زۆر باشە ئەوە یەک ئاو لەبەر چی باشە لەبەر ئەوەی چونکە ئێمە ئەگە سەیری حاشک سەیری تەماشای میزی خۆمان بکەین دەبینی زۆر زەردا یەکەم میزکە ئێوارە بیکەینا لەبەرچی لەبەروی چونکە هەرچی کالێکی کیمیاوی ناو خانەکانە ڕوویدایە هەمووی پاشماوە هەیە لەبەروی ئاویشمان نەبووە دەستەمان ئاوی نەبووە کە لەکە بوو کە تۆ دێی ئەو چای گلازە ئەجە گلازێک دوو سێ چار بەپێی تو بتوانی زۆر گرینگە کە ئاوەکەت خوارد و خورمایەکەت خوارد و تا نوێژەکە دەکەی و تەسبیحاتەکەت ئەگەر لە مزگەوتی بی ئەوە نیعمەتە نور عەلە نور ئەگەر لە ماڵێژبی تۆزێ خۆ تاخیر کە یەکسەر بە تۆ سفرە بە ئاوەکە ئیشی خۆی بکە گەدەت حازر دەکا تەڕی دەکا ڕیخۆڵە تەڕ دەکا ئیشەکان هەموو جێبەجێ دەکا ڕێڕەوی ئیعازە دەست پێ دەکات دەڵێ ئاگدار بن خواردن دێ وەکو ئاگدارکردنەوەکە بەڵێ صلی الله عليه وسلم جەنابی دکتۆر باز لەوە دەفەرمێت کەوە فتار بکەنەوە بە خورما ئەگەر خورماتان دەست نەکەوت بە ئاو یعنی ئەوە هەر ئەو هەردووچێدایە بەڵێ دڵنیایەوە ئەو جەلێرە ئەمن یەک خاڵ گرینگە لێ دەباسیکەم بەڕاستی ئەگەر ئینسان لە پاشیویش خواردی باش بخوا مەحاکە لە بەربان کەم بخوا ئەگەر لەبەر لە پاشی و ڕۆژێکی سەختی لە پێشە بە تایبەتی گوتمانەوە ئیش دەکە بەڵام لە بەربانگ ئەتوو ئەو ڕۆژە سەختە لە پێش نییە ینی مەجایل تێدا ئەگەر ئەتوو برسی دوشتە چی بخۆی هەور بدن یەک خاڵ زۆر گرینگە بەڕاستی لە مجتەمەعی ئێمە قسەیەکی زۆر نازانستی هەیە بە ملی دینیان داهینە ئەڵێ ڕەمەزان بەرەکەتە سفرەی ماڵەکان لەو سەیل و ئەو سەریە وڵی ئەوە ئەمن نازانم ئەمن بە خۆم وەکو موسڵمانێک ئەوە بەرەکەتی نازانم کابرە سێنەوە برنج و دۆڵمە و کفتە و شفتە و چوارنەوە پاقلاوە و چوارنەوە شەربەت و چاونەوە لەقم قازیدانە ئەوەڵی ئەوە بەرەکەت ئەوە بە ئیسرافی دەزانم ڕەمەزان نەهاتێت لە ئەو سفرەیە ڕەمەزان هاتێت یەک خواردنی بخۆی یەک خواردنی ئامادەکە لە زەتی لێکە تامی لێ بکە بیکە بەرنامەک کە هاتیەوە ماڵێ خواردنەی خۆ لەگە قاپەک زەڵاتە خواردنیش ئەو ڕۆ با دۆڵمەمان هەبی سوبینێ با برج و بەرگەمان هەبی دووز بێ با ساوەرمان هەبی ڕۆژشکە با ماسیمە ڕۆژکە با بەهارە کەنگر و کاردی تۆرکەمان هەبی ئەلمیهیم بە پێی ئەوە من ناڵێم دوانێ جارێ لە ماڵی بە کەنگر و کاردی قەناعەتی ناکات ئاخر ئەمە باسی تەندروستەکەی دەکەین ئەو بەرجێمان بکە سوپاسی دەکەین بەجێشمان ناکات سوپاسی دەکەین کەواتە لێرە ئێمە گرنگمان لەسەر ئەو سفرە زۆرە لۆ بیدایەتی گوتم ئامانجی ڕەمەزان نەهاتیە ئەتو چەندی دەخۆی دوو هێندەی بخۆی هاتێ چەندی دەخۆی نیوەی بخۆی لۆ ئەوەی ئەتو سەرفیکەی کەواتە لێرە زەڵاتەکی زۆر جوان ڕێک و پێک زەڵات ڕێک بێخە لە کۆمەڵێک سەوزا وەرە سرکەی سێوی تێکە لە پارشێویش باسی زەڵاتت کرد لە فتاریش باسی دەکەی پێویستمان پێویست ئەمە کێشەمان لە لێژەی چەوری و کاربۆهیدرات و ئەوە نییە ئەمە پێویستە بای خۆمان بیسووتێنین بەڵام ڤیتامین شتێکی ڕۆژانەیە لەبەر ئەوەی هەموو ڤیتامینەکان و توخمەکانە ئاسنە زینکە سیلنیۆمە لە ناو زەڵاتۆ میوە دەیبینینەوە دووش زەڵاتە و سەوزە و میوە خۆی هەر دەرماخانەکە لەبەر ئەنتی ئۆکسیدانتی تێدای ئەنتی ئۆکسیدان چییە؟ ئەمن باسی پاکردنەوەی ژەهر دەکەم ژار خۆ پاک نابتەوە لە خۆڕە ژەهر پاکردنەوە دووشتی پێویستە یەک ئاوی پێویستە دوو ئەنتی ئۆکسیدانتی پێویستە ئەنتی ئۆکسیدان لە چێیە؟ ڕەنجی میوەی ئەو ڕنگانەی کە هەیتمان ئەو بۆنە ئەو تامە ئەوە هەمووی ئەنتی ئۆکسیدانتە کەواتە ئێمە پێویستمان بە دژە ئۆکسانە لۆ پاکردنەوەی ژەهر کەواتە ئێمە لۆی تیژی دەخێنە سەر خاڵی سەوزە و میوە
سەوزە و مێلەبەری هەر کێشەی بۆ تەندروستی بۆ قەڵی دروست ناکە کەچی جەسەشمان ماندوو نابێت ناکەوی ئەوە خاڵە گرنگەکەیە وە یەکشت تەعاان بەنسبەت زەڵاتەکەی زەڵاتەکە وەکو باسم کرد کۆمەڵێک شتی تێدابی زۆر باشە بەهارات بە زەوقی خۆمان نانعمانەیە پوگمانێت جاترەمانێ زەنجەبیلمان هەیە مەسەرەن چی خوازمانەیە دوو مەحاولە بکەین سرکەی سێوی تێ بکەین لۆ سرکەی سێوی لە بەرچی لە بە دووشت یەک سرکەی سێوی پرۆبایۆتیکە بەکتریای سوودبەخشی تێدایە دووش چەوری سووتێنەرە لە بەروی ئەمە کێشەی چەوریمانەیە کێشەی سووتانی چەوریمان هەیە کەواتە ئێمە دوو قازان دەکەین خاڵەکی دیکە مەسئلەی زەیتی زەیتونیە زەیتی زەیتونی با لە زەڵاتەکانمان بکەین لە بەرچی لە بەروی زەیتی زەیتون ئەوڕۆ خەڵک زۆری کێشەی قەبزی و غازات و قۆڵۆنی هەیە زەیتی زەیتونی شیفایە لەبەر ئەوەی هەم حەدیسی لەسرە هەم خۆتان پێچەوەکەن هەم بیخۆڵوەنیە زەیتون کەواتە ئێمە زەڵاتەیەکی تەندروست ئەدی ئەو شتەکانیکە جێ بخۆین دوای تەراویح حەزمان لێ خاکە پاقلاوە بخۆ خۆ نادەم بەیخۆ بەڵام ئەتو دامەیشتە سفرەی دوای تەراویح هاتیەوە برسی دەبی حەز دەستێ ئەوڕۆ بچخەیکە پاقلاوەشی بخۆ خۆ من ناڵێم ئەتوە گە شێشی شەکرت نییە ژەهریش بکەین بخۆ ناتکوژی میوەی دەخۆی فەرموو ئەوە میوە فەرموو حەزت لە سەرەزاتێ فەرمووە سەرەزات حەزت لە شتێکە وەرە چایەکی تەندروست و حازت دروست کەواتە لێرە ئێمە دەتوانین خواردنێکی تەندروست ئامادە بڵێ یا ڕەبی خوا پاداشتاتەوە جەنابی دکتۆر فەرموو پرسیارش بکەیت تعلیقا لەسەر قسەی کاک دکتۆری باش ئەگەر سفرەک ئاوەکی فێنک و ساردی لەسەر نەبی ئەخر ئەوە بەر بڕمان پێناشتی بۆ ڕەمەزانەی لوقمەی قاز و ئەو شتانە ئامادە نەکرابی ئەخر هەر خۆش نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە زۆر جا دەڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم قودوەی ئێمەیە گەورەی ئێمەیە گلێنەی چاومانە خۆشەویستمانە لە هەموو شتێکی پێشەوامە بەڵێ قودوەیە باش پێغەمبەر صلی الله علیه وسلم بەچی شکاندیە سێدن کە ڕووتاب ڕووتاب بەڵێ ڕووتاب جوانە ئەگەر نەبایە ئەو جە خورما سێدن کە ڕوت ئەگەر دوایە خورما لەگەر ئاوی ئەوها دوایە دەچوو نوێژی دەکرد کە دەهاتەوە ئەگەر شتێک هەبا دەی خوارد ئەگەر هەندێک کە خورمای دەخوارد و تاو الله ئەکبەر با بێنە سەلایەنی عەلمیەکەش فەرموو ئینسان بەچ میکانزمێک هەز بە برسێتی دەکات بە دوو میکانزم یەکەم بڵەت شوگەر شەکرە لە ناو خوێنی کەم دەبێتەوە دووەم مەعیدە بەتاڵە بەو دوای هەست بە برسێتی دەکات هەتا مەغریبێ ئەمە هەردووک بڵەت شوگەر یان شەکری ناو خوێن کەمە ڕێژەی مەعیدەش بەتاڵە کاتێک کە سێدن کە ڕووتابی دەخۆی لەگەر ئاوی ڕووتاب پڕی گلوکۆزی سادەیە شەکری گلوکۆز سادە کە بە دوو هەتە سێ دەقە دەمژرێ لەگەر ئاوەکەی ئەوە چ دەکە بە دوو هەتە سێ دەقە چ دەکە بڵەت شوگەر شەکری ناو خوێن بەرز دەبێتەوە باشە ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵدەستا نوێژی دەکرد نوێژەکەی نوێژێکی بە تەبیعات چەند خۆشە لە پشت کە نوێژ دەکرد کە دەهاتەوە بڵەت شوگەر بەرز دەبتەوە کە بەرز بووە هەستکردن بە برسیاتی کەم دەبێت کە بچی نانیش بخۆی ئەگەر هەرچیت لە پێشبی ئەگەر قاز و قەلیشت لە پێشبی زۆرت پێ ناخورێت چکە مەعیدەندەك گیرایە جوانە بەس ناوی دکتۆر مەعیدە قدوە ئەوە آخر زۆرت پێ ناخورێت چکە تو بڵەت شوگەر بەرز بوویتەوە لێ ئەوە لێرە مەبەستەکەیە کە دەڵێن هەستە دووسێ دینکە ڕووتابی بخۆ ئەو جە نوێژی بکە ئەو جەبەرە هەیە دادەنیشی لەسەر سفرێ نە ئەمن دوایان نوێژی دەکەم لە ماڵێ سفرەی ڕازاندیتەوە بە حەلەویات دکتۆر باسی کرد ئەوە هەرچەندە خوا جارێ مەعیدەی پڕ بۆ جارێ بڵەت شوگەر بەرز نەبوویتەوە لێ تێر نابی ئەوە ئەزیەتی مەعیدەی دەدات مەعیدە دیارە چەندی دەگریت یعنی لە ڕووی مەعیدەی خۆتەوە لۆی هەیە ینی بڵێم ئەو چیسەی ینی مەعیدە هەتا مەسەلەن بڵێم چارێکە نیو چیلۆیەک چەندی دەگریتن دیاری کراوە بە تەبیعەتی خۆت بەڵێ ئەتوو کووت فێر کردبی ئەو هایە ئەگەر ئەتوو بە دوو لەفەی بخۆی بە دوو لەفەی تێر دەبی هەموو جارێ ئەگەر تو هەر جارێ زیادکەی نەفەرمان هەیە دە لەفەی دەخوا مەعیدە لاستێکیە مەتاتی ئەگەر کەمی بخۆی سەبر بچووک دەبێتەوە جوانە چ لەو فەرمودەی پێغەمبەری تێدەگەین کە خۆشەویستی خوای دەفەرمێ خواردنی کەم بخۆن یان ئەگەر هەر زۆر حەستان لێ بخواردنەکەی بخۆن مەعیدەتان بکەن بە سێ بەش
بەشێک لە بۆ خواردن بەشێک لە بۆ خواردنەوە بەشەکیش لە بۆ هەناسەدان جا پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا هەناسەدان هیچ پەیوەستیەکی هەیە بە مەعیدە و بەگەدەوە لێرە مەبەستم چییە؟ جارێ ئەو فەرمودەیە فەرموو. لە زۆرێک لە هەندێک ئەمە دکتۆرمان لە ئەڵمانیای گوتی لەسەر قاوشەکی لەناو خستخانەش دەبینم ئەو فەرمودەی پێغەمبەر نووسرا صلى الله عليه وسلم ثلث لطعامك وثلث لشرابك وثلث لنفسك يعني يعني بابا طالب تبيلوا سبحان الله يعني فولي مكا كابرا دراتي رماتي نا راست اتو اگر نانش تندرست خود كاك دكتورش دمك اما جاب ويدك اره والله عندك خواردن عندك خواردنوا عندك شباب طالب تبيلا فولي مكا اخر نفسش تنق دبي اتو هات ايرتيكي سبحان الله اخر الزخد لحجاب الحاجز دكا حجاب الحاجز دكا نفسش تخوش نابي لوي او خواردن هيا زور زارم جيمني بوا دني لسرنان اي مخو او سنة پیغمبرینه صلی الله علیه وسلم او طبیش نیه چون که هر شتک سنة پیغمبری بی صلی الله علیه وسلم او الا طبیه هر شتک فرموده پیغمبری لسر بی صحیح بی او الا اگر استش طب نیست سلمان دبی پاشی 1000 سالت کش بیده سلمینی وی هندیک او باشا هندیک نان و تیر مخو دائما تیر مخو هندیک ببرسیتی لوی تماشاکه اما زور زار پیش خطبه که پیش خطبه بدم دائما برسیم ودا کم برسیم بی تیر نبم بله قسم پیناکری دو سبحان الله قسم پیناکری آخر لبر زورشتن خوین همون لوگا ددتی بله خرابه او ده هستی نلویش تماشاکه لپاش نان خواردن بله تراویح دست فیدکه راست لپاش نجعش لو ریاضکه اوی که خواردیت زو هضمی بکن یعنی پاش تراویح کان وەکو کاک دکتۆر گوتی ئەگەر شتیش بخۆین از لقمه قازکه او وقتی بخور رحمەتی خوا لێ یا ڕەبی دەستخۆش بی جەنابی دکتۆر تەوزیحەشی زۆر باش بوو جەنابی دکتۆر بەدر پرسیاری ئەوە لە جەنابت بکەم ئایا لە بۆ خۆ زەعیفکردن مانجی ڕەمەزان یاخود با بڵێم بە ڕۆژووبوون ئایا چەندە هۆکارە بۆ زەعیفبوون و لاوازبوونی لاشە یاخود با بڵێم ڕێکخستنەوەی لاشەمان و بە تایبەتیش لە بۆ ئەو چەوریانەی کەوا کەڵەکە بوونە لە لاشەی مرۆڤ وەکو ئیشارە پێدا بە حەقەت ئیسان ئەو مانگەکی زۆر گرینگە ئیسان دەتوانێت مانگ ئێستا زۆر دەچێن دەورەی دەکەن جەنابی تۆ دەزانی دەبین خولەکمان هەیە دەچینە دەروی وڵات لێرە لە زانکۆ دەری خولەکە 15 ڕۆژە 20 ڕۆژە مانگەکە ئەمە لەو خولەی سەبرێک فێر دەبین فێرشتەکە دەبین خولی مانجی ڕەمەزانیش ئینسان دەتوانی هەر کەسە بە پێی خۆی سوودی لێ بینی کەسێکی قەڵەو کەسێک چێشی زیادە کەسێک کۆمەڵێک چەوری لە دەستەی زیادە باوەڕ بکە ئەگەر بێت و بیەوێتن لەو مانگە دەتوانی بەلایانی کەم لە 5 تا 10 چووی دابەزێنی لۆ لەبەرچی وەکو ئیشارە پێدا ئێستاگە لە غەیر ڕەمەزانبی لەوانەیە برسیبی پەناباتە بەشتەچی بەڵام زۆر گرینگە ئەوە تەمان جەنابی تۆش دەزانی ئێستا لە مەسەلەی بە ڕۆژووبوون بەس لە ئیسلام نییە ئێستا شتێک پێیا پەناوی فاستینگ لە زۆر وڵاتی پێشکەوتوو بەکاردێ 18 سعات 12 سعات 24 سعات 36 ئەنواع فاستینگ هەیە فاستینگ چییە کابرا لە خلالی 12 سعات یان 14 سعات یان 6 سعات بەس ئاوی دەخوا یان قاوەی دەخوا یان چای دەخوا بە بێشەکە لۆ یعنی چ دەکا هیچ کالۆرێکی ناخوا هیچ بوزەرشی ناخوا لۆ هەتا ئەوەی لە جستەیتی لەو 18 سعاتێ بیستێنی زۆر گرینگە کۆمەڵێک شت دەگرتەوە بەس ئاو قاوە چایە ئەوە تەواو من مسلمانی نەوانە مەقسەد بێرە لۆ لەبەر ئەوەی چووکە دوایە لەو 6 سعاتێک کە مۆڵەتی بەخۆیدایە لەو کاتەی یەک زەبی دەخوا کەواتە بزانە ژەمێکی خوارد لەوانە هەندێک میوەش دەخوا ئەو ژەمە و ئەو دەمیوە کاریگەری لەسەر نابی لە بۆ لوچکە 16 سعات بەتاڵە ئێمەش لەو 12 سعاتێک کە بە ڕۆژی دەبین 2 ساعت و هیچ ناخۆی حتى تەنان ئاویش ناخۆین ئێتەکە ئاو ناخۆین دەستمان ئاوێکی پێ دەکە چەوری دەسوێنی لۆیە ئەو ئینسانێک کە قەڵەون ئەگەر ئاویش نەخۆن دەبینی ئارەقە دەکەن لۆ چەوریەکە دەسوێ کەواتە بەرنامەیەکی جوان دابڕێژی با بێتن خۆی لە شەکر و برنج و نان و شیرینی نارێ بنەخوا نەخواردن نییە
با کەمی کاتەوە ئەگەر قاپەچی دەخوا با بڵێن کاوڕێکی بخات بەڵێ لێرە ئەمە قسەیەکم هەیە دائیمەن هەموو جارێ بە نەخۆش ئەڵێم دەرێم سێش لە ژیانت جێبەجێ کە قەڵەو نابی یەک هەتا برسی نەبوو نانی مەخۆ قانونە دەرم کە جێ برس ئێستا ڕۆژێک بەخوای هەر دەستم سبەی لەخەوێ نانی سبەی دەخۆم ڕۆژێ ناخۆم برسیم نییە دوو لەسەر سفرەی دانیشتی هەستت کرد تێر وەکو جەنابی تۆر فەرمووی هەستا چکە لۆ مەشغوڵ دەبی زیاتر دەخۆی ئەوە دوو سێ سەوزە ئاو زەڵاتە پێشنان بخۆ لۆ وەکو دەناوی تۆر فەرمووی مەعیدەت دەگری ئاتوو کەوات هەست بە تێری دەکەی خاڵەکی گرنگە ئەوجا لەو ڕەمەزان یەک شەربەتیان پێ دەڵێم ئەگەر بتوانن ئەو شەربەتە با گۆڕانکاری تێ بکەن لۆی بەڕاستی سوودی لێ بین یەک مەحاولە بکە حەسارێک بینی یەک سێوی سەوزی تێکە بەس تۆیەکەی دەربینی دارەکە و توێەکەی لێکاتەوە ئەوی کە پارچە پارچەکە ئەوێ یەک کیوی بینیان دوو کیوی دەتانی کیویەکە بە توێکڵەوە بێت توێکڵ یەک لەیمون بینیان حامس یاخود سندیەشی بینی بە کەیفی خۆی سندی یاخود گرێفروت یان ئەوە بینی بە ئارەزوی خۆی لە مقابل تۆزێک کەرەوس لەبەر چکە ئەمە ئێستا دیتۆکس دروست دەکەین سێ ئیشمان دەکات تۆزێک کەرەوس یاخود جاری وا هەیە کەسەکە زەختی هەیە دەزانین زەختی با کودێکی کەسک تێکە کودی کەسک یان خیانە شتێکە کە دێ هەمووی دێدەکە لە عسارە سەنگلازێک ئاوی تێدەکە قیچێک زەنجەبیل ئەگەر زەختی نییە هەندێک سرکەی سێویشی تێکات جوان لە عسەد ئەگەر پێی خورا با بە هەموو پێکاتەکانی ناوە بیخۆ ئەگەر پێشی ناخوری با بیپاڵێوی ئاوەکەی بینی دەتوانی سوودێکی زۆر باشی لێ بین لۆ چکە بەڕاستی دوو ئیشی لێ دەکات هەم چەوری سووتێنە هەم پاکەرەوەی ژەهری لێشە یاڕەبی خوا پاداش داتەوە کاتمان تەواو بە سێ دەقەمە دەدەمە دکتۆری کاتم زیادکەن فەرموو تەمەشاکات غەرب باشە لەو بەڕۆژبوونی سێ متەقەتعش نەی پێکایە کە تەنها ئاوی بخواتەوە 16 ساعت نەی پێکایە ئێستا پێت دەڵم لۆ ئەگەر ئەوە سەحی باە خوای گەورە دایدەنا جوانە بەس لۆ بە ڕۆژبوونی مسلمانان دەبی ئاویش نەخوا لەبەرچێ فەرموو ئەگەر کابرا 16 ساعت تەنها ئاوی بخواتەوە تەنها ئاوی بخواتەوە باش کابرا هیچ ناخوا بەڵام دوو لە ڕووی زەناتە میزی دەکا وایە لەگەر میز چ دەڕوا کانزایەکان دەڕوا بەڵێ جوانە کانزایەکان دەڕوا لێی کابرا هەز زۆر بە بێتاقەتی دەکا NaCl و خۆیەکان و کانزایەکان هەموو ئەوە لە لەشی دەردەچی چکە بەس ئاوی دەخواتەوە لەو ئاوەش هیچی تێدا نییە بەڵام زۆر شتی فڕە دەدا کە زۆر پێویستە لۆ لەشی بەڵێ کەواتە ڕۆژبوونی مسلمانان ئەو ڕۆژ ئەسڵەکەیە کەەوە هەروە ئەسڵەکە ئەوە سەحیە لێی خوای گەورە ئەو نەوعی لۆ مندانایە بەڵێ کەواتە من دەپرسم ئایا نوێژی تەراویح شەو نوێژ یاخود هەستانەوە لە کاتی نیوەی شەودا لە بۆ خواردنی سحور و دواتریش فتارکردنەوەیەکی تەندروست کە باسمان کرد ئایا لە ڕووی شەرعەوە کە مسلمان ئەوەیە چ ئیسیفادەیەک لە ڕووی طبی و تەندروستیش دەکات ئەگەر ئینسان 10 ساعت لە سەریەک بنوی احتیمالی جەڵتەی دڵی زۆر دەکات ئێستا علم دەڵێ باشترین نووسن باشە 4 هەتا 5 ساعت بنوی ئەوەندە دوایە هەستیەوە حرەکەی بکەی هەندێک باشە دەدەقە چارێکێک حرەکەی بکەی دوای بچی 2-3 ساعت دیکە بنوی باشترین نووسن کە جسمت ئیسیفادە لێ بکە ئەو نووسنی مسلمانان دەزانی جوانە ڕاستە پاش شەوان پاش شای هەر وەختە چی بێت و دەنوی باشترینش لە پاش ساعتدا ئەتو دەست پێکەی بنووی پاشیوی دەکەین هەڵدەستین پاشیویش نەکەین هەڵدەستین لە نوێژ سبەینێ ڕاستە حرەکەچی دەکەین ڕاضەچی دەکەین خین زیاتر دەڕوە ئەوە پلیتلێتەکان ئەوەی پلێتلێت ئەوەی ئیخوێنمەین بەڵێ کۆنابتەوە حرەکەی تێدا دەبی حرەکەی دەوڕان تێدا دەبی ئاوەکی دەخۆی بە هەڵدەستی نوێژ لە پاش نوێژی ئەگە 2-3 ساعت بن باشتر نووسنە زۆر دوور دەبین لە مەسائلی جەڵتەی دڵ کۆتا قسەم لەسەر بەکارهێنانی دەرمانەکان لە مانجی ڕەمەزان ئەوانەی کەوە نەخۆشی درێژخایانیان هەیە و دەرمان و عیلاجیان هەیە چۆن بەکاری بهێنن ئەگە دەرمانەکان ڕۆژێ 3 جار بوو بەڵێ ئەگەر 1 جار بوو دەتان ئێوارە بخۆن هەیە نە پاشیوان دەخۆ ئەوی خاستەنەوی ئیغودەوە ئوشتانە تایرۆکسین ئەو پاشیوان نیو ساعت پێشەوەی نانی بخوا حەبەچی دەخوا تەوبڵ هەیە 2 جار دەخوا فتار و پاشی بخوا هەیە دەوی 3 جار بخوا
دەتانی شەی بکاتە ڕۆژی بکاتە شەو چکە شەومان درێژە ئەمە ڕاستە یعنی یەکەکی لەگەر فتاری یەکێک سعات 12 شەو یەک لەگەڵ پاشیوی هیچ زەرری نادات لە بۆ بە هیچ نەوعاتی ئەمە شەومان کردە ڕۆژمان کردە شەو هەندێک نەوع بەخاخ هەیە ئەوی ڕەبووی هەیە بەڵێ ئەوش پرسیارە بەخاخ یاخود قەترە ڕۆژی ناشتێنی بەخاخ بەڵێ بە هیچ نەوعی ڕۆژی ناشتێنی بەڵێ چکە بەخاخ ئەوە دەرمانە بەکاردێنی فتوای لەسەر درایە ئەوە هەر وەختەچی لە کاتی بە ڕۆژی بوونیش لێ بشتێن فتو ئەوەی بەکاربیین بەخاخی تەنگە نەفەسی ڕەبۆ یان هەر ئەوەی ئەگەر ڕێ پێدراوبی کە کابرا بە ڕۆژووبی بەڵێ پێدراوبی بەخاخی بەکاربیین ینی ئەوەکەی کەمبی ینی با بڵین کۆنتترۆل دەرمانی ئەوە دەتوانانی بە ڕۆژی بەکاربیێنی مەسەرەی قەترەی چاو قەترەی گوێ قەترەی کەپووی ئەوە دەتوانی بەکاربیێنی دەتوانانی بە شەرتێک ئەگەر زۆری تێنەکە بە تایبەتی هەندێک پڕجی بابستە ناوکە بابستە ناو قورجیشی هیچ شکال نییە بەڵام نەستە ناو مەعیدەی زۆر نەنا بستە ناو قورجی هەر لە ڕێ دەمژرێ ناگاتە مەعیدەی دۆمزاری یەقی چۆکەی لە کەپووی دەکا هەتە جیبەکانی بکاتەوە یاخود هەندێک وە دەرماین تێدایە لەبەر مەسەلەی حەساسی ئەوشتانە ئەگەر زێدەڕەوی لێ ناکات چکە هەیە 5-6 بەخیلێتە نە ئەولای بەخاخە چی لەو لای بدا ئەوە ڕۆژی ئەوانە ناشێ نە بە قەترەی چاو نە بە قەترەی گوێ نە بە پمپی کەپووی نە بە ئەوەی دەمینێ ئەو حەبان ئەو حەبەکانش بە نوعی بخوا مەسەلەی دەرزی بەڵێ بەڵێ دەرزی ڕۆژی ناشتێنی بە هیچ نەوعاچی جوان بەس مغەزی نەبی بەڵێ چکێسە مەسەرەن سیفترایەک زۆنی هەندێک دەرمان هەیە لە ناو مغەزیدا دەنێن ڕاستە ئەوە نابێ ئەوە دەکرێت ڕۆژی 2 بە فتار و پاشی و ئەو وەختی بەکاربیێنن بەڵام لە کاتی بە ڕۆژبووندا هەندێک دەرزی هەیە دەرزی بیکۆ و ئەو شتانە لێ نەدا ئەو دەرزی قووەتێ پێی دەرێت ڕاستە ڤیتامینات ئەو دەرزیانە لێ نەدان بە هیچ نەوعاچی بەڵام دەرزیەکانتکە کە دەرمانە ئەگەر لە وەریدیش بدرێ ئەگەر لە عەزەڵێ بدرێ ئەوە ڕۆژی ناشتێ بەڵێ خوا پاداشداتەوە کۆتا قسە بۆ دکتۆر و کۆتایی پێدەنین جەنابی دکتۆر فەرموو کۆتا قسەم ئەوەیە ئەو ڕەمەزانە سوودی لێ ببینی نەکە لە کۆتایی ڕەمەزان پەشیمان بیتەوە لەبەر ئەوەی چکە دیاری خوایە بتانی لەو ڕەمەزانە بەڕاستی ژیانێکی نوێ دوای ڕەمەزان دەست پێ بکە بە سەحەتێکی خۆش بە جەستەیەکی پاک با بڵێن مرۆڤێکی تر با بڵێن بۆ چکۆی بەڕاستی ڕەمەزان دەورەیەکی تەندروستی زۆر گرنگە هەموو جەستت حتى تەنانەت پێست و ئەوەشت دەگۆڕێ لە بەروی چکە بەڕاستی ئارەقە دەکەی خواردن دەخۆی خواردن فرە دەدەی ژەهر لە دەستت نامینە زۆر بەڕێز جەنابی دکتۆر بەدرقادر سورچی سپاس دەکەین و هەروها بەڕێز جەنابی دکتۆر محەممەد فەقی مراد سپاس دەکەین بەڕێزان خۆشەویستان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەو جارەشمان لە بەرنامەی گفتوگۆ بەخوای پەروەردیگارتان دەسپێرم والسلام علیکم ورحمة الله وبركاته. عليكم السلام.